درمان أفرمي وراعي التدرج في ذلك أقل تدرج به يعني حمل مسألة پروردي خوتا حمل مسألة پروردي غيره زور أبي ملاحظة وبكري إنسان هنگاو بلبندي حسابك شو كأجا بلبندي حساب نكيد تشل خوتا تشل غيري خوتا توشي قرفتي زور قورة أبي مسألة دعوة بانقواز زور قرنقة لكسك كسرتها دسبي أكيد زي لكيو دسبي أكيد أجر خوي لطفي لقلا كده إن محاضرة كبدور ودرجي باسي أو أكيد كشون إنسان بلبندي لخوي ودسبي كشون لغيري خوي ودسبي زور كات مثلا تو دوستك كسك أتبيت هنجاوب بني برو باشا ييت همو درجاني كوا داخراون تقلوا درجانا أديت أجر بنمونا كن ورسي أفرمي همو دلك حفتا دو درجاتي همو دليل دلكان حفتا دو درجاهي الله همو كسيكيش هني لم درجانا كراوته وهني كيش داخراو الله زور أقل لي بتقل درجايك ندي كداخراوي لدرجاي داخراو قد ناتواني مسي تجوره لدرجايك وبشور جوره وكرابته بأساني درجا كان يتر أكيد هر أون توسويت ناو بناك تو صاحبي بناكيد بو يزور كات بو نمونه كسك بابلن عرق ورا تعاملي إما لقضية شونل أي لدرجة عرق وأرون ودرجة داخل هرشي اللي أدين لداخل درجة كان يتريج داخل بلام أقل لدرجة كسوي ككرابته بنمونه أبيني أم كسا سخاوتي زور زورة عرقي زور أخوة من لدرجة عرقك ونارون لدرجة سخاوتك وأسمجورة وتدرج لوا بكاري ينم أتمجورة وكتشو مجورة لباسي شي صفتي سخاوتي وبياوتي وشهامتي أمكسة كتشوي تناوى حمو درجة كان أهو أكرم بأساني تو أتواني دزبري بو أوشتاني كوا ممنوعا للا أمكسة همو ينشار سر أكيد وصل سعيد النورسي قصيشي زور جوان أجريته وأفرمي لسجنة على كسي كابو همو سجنك بيكوا چند نفري تيابو أنا بابا أمشت وانية وبتاقتنا وخير واي كوركاك والله وانية هيك فاينة بو الله هرشي مناقشة قرن بو الله وتي عبزين أو شيخ بيرتشي الله شونا خزمتي وتي قصي أم كسي الله تأيدي أمريكا كبتاقتنا هاو الله كتأيدي كردو أمانوتي نمو تشاولي وتشوزان كهي أو بياي إخوة الله دوای پیانوتی قربان تو خود از اینم شتوانی بوچی تأیید کرد. وقتی اگر منش بهات ما تلای ایوان پیاو هر نأکوت هر وساو برابر همان اوستا استها ایوه هموتان بیادن بون کشکا کوتایی بهات. والله نگرن ام پیاو چون هنگاور و باشه انی. الله دوای ماصن نورسی لهرش تکا بریاری باید اگر بدل ایوج نباید قصه او طاو. شو اگر بیوتای طاونی قصه کی پیشی بدرو کرد. یعنی لدرگاهی که کرا و رشد درجاكاني تري وكردو لشتكا كأو زور حتمي وحسميتي يا طب وزور كانت كسيات قرفتي هيك باسي قرفتك خوي اكا حس بهيزي ام كساكل يعني هستكين براسي ام كسا زور بهيزك برامبر اوه محنه اخوي راقرتو ايه ازين لشتكا ضعفي هي نابي بين لسر ضعفك دايقرينو نا ألم لا ينا نيترو بوي برو يواش لما جيسك أبوم نفر يوتي قال في غمري خاص الله صلى بيت إيرق سيتي يبكى من هالقنا عدناك مش سيرم ك وتا مقصي زمان من جول زمان ناقر من سيد ضلتك والله أستاك نعلي في غمري خاص الله صلى بيت إيرق خو بينا جير أقصي زمان تهيج نية أزاني توتشن في غمري خاص الله صلى خوشي كاتك أم قصيئكي لخوشويستي تابو أم قصيئكي يعني برا يسترين كذا لا من كأوا بس باسي أو هستك أم كأونا في غمري خاص الله عليه وسلم خوشي ألم رجاية من طريقة درجاية كراوية الأخيرة كذا كزور بأساني قناعتي كرت كتايب قضية كيش كان هذا بينما أقربهات هاي كافري بيدين توس سير فاسق نازم شي سودك ما ورا قرت نتيجة من دزناك بويا وراعي التدرج في ذلك
ئەگەر خوا لەطفی کرد طبعا مەسائلی داوا و بانگەواشتی سەیرسێری تایە و دەرگایەکی زۆر کراوەیە و زۆر بە ئاسانی ئەتوانی مرۆڤ بگۆڕی بڕواکەن هەر کەسێ بێ هاوڵەکەی خۆی بگۆڕێ هەندێک یاسا هەیە زۆر بە ئاسانی ئەتوانی هاوڵەکەی بگۆڕێ ئێستا ئێمە خۆمان نەدۆزیوەتەوە بۆی ئەچین ناو مەجلیسێکەوە مەجلیسەکە بۆ کوێ بڕوا ئێمە چین لەگەڵێ بڕواکەن کەسی عاقڵ ئەوە دائەنیشێ لە مەجلیسێکە کە سەیرەکەی خەڵکە قسە ناکە مەساری قسەکان ئەم ئەیگۆڕێ مەسئلەی شتر ئەهێنێتە ئارا ئەوە لەبیر ئەباتەوە چونکە خەڵکی مەجلیس صاحب قسەی خۆیان نین حەزەکەم بزانن صاحبی فکری خۆشیان نین لەگەڵ فکری مەجلیسە ئەڕۆن بۆیە بەهێزترین کەس ئەو کەسەیە لە مەجلیسە بە هەوای مەجلیس نەڕوە جوان شتەکان بێنێتەوە ئەوەی کە خۆی ئەوێ بێنێتەوە ئاستی ئەو خواناسی کە زەڕورە جا ئێمە باشە ئەو بڕیارماندا بە پێی قسەکەی غەزالی لە خۆمانەوە دەست پێ ئەەکەین باشە لە خۆمانەوە بەچی دەست پێ بکەین بۆ یەکسەر ئەومان بۆ دائەڕێژێ بە کورتی دوای ئێتە سەری بە تەفسیل ئەفەرمێ فەبتەدئ بكتاب الله عز وجل دەست پێ بکە سەرەتا بە کتێبی خوا فێری قورئان ببە لە خزمەتی قورئانە بە قورئان بخوێنە بڕواکەن ئەوە هەنگاوی یەکەمی ژیانە ئەو کەسەی کە خۆی فێری قورئان نەکە هەوڵ نەدا فێر نەبێ لە خزمەت قورئان نەبێت چێژ وەرناگرێت کەسی مسلمان لە دوو حاڵەت تەجاوز ناکە لە عەبدایەتی خۆتا یا خوا قسە لەگەڵ تۆ یاکە یا تۆ قسە لەگەڵ خوا یاکە والله کە دەست بەرزەکەیتەوە دوعا ئەکەی تۆ قسە لەگەڵ خوا یاکە ڕاکە ڕەب العالەمین گوێی لە تۆ گرتووە ئەی عەبد تۆ چی ئەڵێ کە قورئان ئەخوێنی تۆ گوێی دڵت کردوێتەوە خوا قسەت لەگەڵاکە بۆیە یەک گرنگترین شتێک لە کەسی مسلمانەوەی لە قورئانەوە دەست پێ بکە لە خزمەتکاری قورئان فێری قورئان بێ جارێک بە دۆستێک وتم چەند ئەندامە هەیە وتی 5000 وتم ئەم 5000 ئەندامە یەک کەسیان هەیە تۆ قورئانە پێ ختم کردبێ وتی ناتوانم بڵێم هەیە وانە بە جهدی خۆیان پێگەیشتن ئەوشی کێزانی بۆیە وا مەزانن سەحوەی ئیسلامی ئەمە لە کوردستان مەدرسەیەکی زۆر لاوازە لە ڕووی علومی شەرعیەوە زۆر لاوازە ئەبێ جهدی کەسی بکەین لەم زەمەنی فەوزایە بەس جهدی کەسی ئەیباتە وا تەسەوەر مەکە تۆ بکەویتە ناو ئەوەوە بڵێ وەڵا لەگەڵ ئەم دەرسە هەموو شتێ فێرە بن ئیلا جهودی کەسی خۆت ئەبێ مانووکەی بڕۆ خۆت لە ماڵەوە دانیشە دەیان جار گوێ لە قورئان بگرە و ختم بکە ئەبزانم تۆ قورئان فێرە بیان بەس تۆ بتەیە بەم جەوە سادەی کە ئێمە هەمانە لە ئاستی کوردستانە فێری قورئان بی فێر نابێ ئیلا بڕۆ لای ئەمما وەسە تۆزە لای ئەوی تۆ جوهد کە بەبێ گوێدانە فکر کابرا چی ئەکا حیزبایەتی واز لەو شتانە هەمووی بێن بەس وەرە خزمەتکاری قورئان تا فێری قورئان نەبی اینجا دوایی لەبەرکە بخوێنەرەوە تەفسیری سیرکە وەکو ذیکر بەکاری بێنە یعنی چەند جوانە کەسی مسلمان تووشی ناڕەحەتێکە بێت چەند لاپەڕێ قورئان خوێنێت و ئیلا بەشی ئەو دەردەی توێتی والله هیچ کاتێک نییە تۆ کێشە و گرفتت هەبێ وەرە بڕۆ قورئان بخوێنەوە بەشی خۆتت ئەداتی گرفتەکەت بۆ چارەسەر ئەکا بەبێ ئەوەی هەست بە خۆت کرد یعنی جاری وا هەیە تۆ تووشی موسیبەتێک هاتووی موسیبەتێکی زۆر گەورە دەردێکی زۆر کوشندە پێ دووتراوە تۆ ئەمری باش ئەچیتە خزمەت قورئان ئەیوب ئەخوێنیتەوە خۆ ئەیوب مرد زیندوو بۆ باشە بەچی بە پەیوەندی لەگەڵ خۆیە یونس ئەخوێنیتەوە تەواو بوو کەوتە ناو سکی دەریا تەواو کۆتایی بێت ڕزگار بوو سوتاوی ئیبراهیم ئەخوێنیتەوە ڕزگار بوو یعنی ئومێدێک لە ناخی توێ سوبحان الله دروست ئەبێ ئومێدێکی زۆر بەهێز بە مەرجێک تێکەڵ ئەبی لەگەڵ قورئانە ئەفەرمێ خذ القرآن ألفاظه من قارئيه قرآن وەرگرن لەفزەکانی قورئان لە قارئی قورئان ئەوانەی جوان قورئان ئەخوێنن ومعانيه معناکانی قورئان لە کێ وەرگرن ممن يعانيه ئەو کەسێک کە لەگەڵ قورئانە ئەژی ئەو کەسێک لەگەڵ قورئانە نەژی تەفسیری قورئانیش بۆ بکە هیچ چێژی لێ وەرناگری و دقیقیش دەرناچێ قەت بەڵام ئەو کەسەی معانات ئەکا لەگەڵ قورئانە ژیان ئەباتە سەر ئەو کەوابوو یەکەمین شت لە کتابی خۆ دەستمان پێ کرد دوایی چی بکەین ثم بسنة رسول الله صلى الله عليه وسلم سنة كان في غمري خوا صلى الله عليه وسلم سنتي قولي فعلي تقريري هموي صفاتي لخزمت في غمري خوا صلى الله عليه وسلم زين شون قرآن بو كي هات ما كان بو في غمري خوا صلى الله عليه وسلم نهات بو علماء فرمون
باشترین مرۆڤێک کە لە قورئان تێگەیشت بێ کێ لە مرادی خوا مەبەستی خوا تێگەیشت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەفسیری قورئانی داناوە کەلیمە 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 بۆ ئێمە تەفسیرکە نە ئەی چۆن بۆی تەفسیر کردن لە سیرەت و حیاتی خۆیان لە مێژووی خۆیان تەفسیری قورئانی وە کردی هەرچی قسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچی کردەوەیەتی هەرچی ئیقرارێتی تقریب بێدەنگیشێتی هەمووی ئەکاتە تەفسیری قورئان بۆیە ئەگەر بمانەوێت تەفسیرێکی زیندوی قورئان بدۆزینەوە ئەبێ سەیری سیرەتی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم ئەگەر نا قەت ناتوانین لە قورئان تێبگەین بۆیە ئەو کەسایی کە ئیدعای ئەوە ئەکەن کە ئەڵێن قورئان کافیە و تەواو زۆر هەڵن چونکە قورئان بۆ مرۆڤ هاتووە ئەو مرۆڤەش کە بۆی هاتووە یەکەم کەس ئەبێ لە کولی لایەنەکانی قورئان ڕەنگی دابێتەوە تێ كان خلقه القرآن قورئانێکی زیندوو بێ بەسەر زەویە بڕۆ ئینجا من لە قورئان تێ ئەگەم ئەگەر هەر کەسە بە مەرامی خۆی تەفسیری قورئان کە عەرەبی دەوڵەمەندە کەلیمەی وا هەیە لە عەرەبیە 40 معنای هەیە یەکوش تەسەوورەکەن 40 معنای هەیە باشە ئەم وشەیە لە قورئانە هاتوو من چی لێ بکەم باشە چۆن 40 معنا آخر کامیان بە کامیان لێکی بمەوە سەیری حياتي في غمري خوا صلى الله عليه وسلم أكم لأقوالي لأفعالي لو ريبهم در أكيد إنجا ثم بعلوم القرآن دواي بچي دس بيبكي زانستكاني قرآن تفسير ناسخ ومنسوخ محكم ومتشابه غير أمانة هميان لخصمة قرآن أبي إنجا دواي لسنة شابه ما شواز تفسيري سنتك شرحي سنتك كام سنة الناسخة كام منسوخة كام محكمة كام متشابهة ثم اشتغل بالفروع إنجا برو سر فقه وأصول الفقه سر أصول فقه وهكذا بقية العلوم على ما يتسع له العمر ويساعد فيه الوقت إن جدوي بربو همو زانستكان بلام أقاتان ليبي برسر أو زانستانيك ما يتسع له العمر عمر بشيئك ويساعد فيه الوقت كات بشيئكات يستتصور أكن كرتي باسكي تفسير أكن إمامي أشعري تفسيره نسيو بناوي المختزن 500 مجلد 500 مجلد أجر كل عمر استبم زماني إما سرف كي برواك مختزن طاوناك هر ورا بدرس بخينا مختزن 500 مجلد بخينا برواك عمرك تفنير أبي طاو أبي هشتا لمختزن تجاوز النقل نا ورا سري إمام الطبري كان كبيوتي أبو التفاسير يعني طلب كان الله شيء الله ورن دسبنا قلم بتفسير ابن سين 2 مليون لا برا به 2 مليون لا برا قالن والله أما بكزنا كري الله ما دام همدنا ما 200,000 بنوس باشا هندي قالن دواي كده و 20,000 كأسا بتلبس 15 مجلد ب 15 مجلد بوانيسا بس بالطبع كان تفسير طبري لبردس معنا يعني تورن همتي خويا بعلمي خويا كان يقول باسي 2 مليون لا فرائك كبر وسري او تفسيري كاست حالا مطبوع على بردس معنا هر زور باساني دستك حفتات تفسير زور بس سهلي شلون او خويا دستك باش عشان من اجل ام حفتات تفسير بخير مو فريقكو هر حفتات تفسيرك بخير مو باشا إنجي هر تفسير شيئا أم يان 15 مجلد أو يان 2 أو يان 20 أو يان 7 و 3 فريانكم چی بکەم ئەبێ عمرەکەم دابەشکەم بۆ ئەوی فریاکەم کتێبێکی بەناوی العالمیە فرید الأنصاری نووسیەتی باسی ئیمامی باجی ئەکا وەسەتێک بۆ کوڕەکانی ئەنووسێت باسیانەکە چۆن ببنە زانە ئیمامی باجی مالیکی مەزهبە ئەڵێن ئەگەر ئیمامی باجی نەهاتایە مالیکی لەسەر زەویان نەئەمە چونکە ئیبن حەزم هەمووی قوت داو زمانی ئیبن حەزمە لە ئەندەلوس ابن حزم ظاهری بو یک کەس توانی بەرامبەری بۆسێتەوە ئیمامی باجی کە توانی بەرامبەر ابن حزم بۆسێتەوە مەزەی مالیکی ڕزگار کرد لەو کتێبە باسی عمر ئەکات و گەورەی عمر لە عیلما چۆن سەرفەکرد ئەفەرمێن بەس کاتە زیادەکانتان بەس کاتە زیادەکان بدەن بە عیلم بەس کاتە زیادەکان چۆن کاتە زیادەکانە اعتیادی ئێستا ئەمە هەڵەبجە زۆر باشە لە سلێمانیە بەس لە
ترافيك أجر سيركي تصور أكن جالو هيك نيو ساعات إنسان أوستي للشو روجك إذا نيو ساعات شنيك أجر بس نيو ساعات إما بوستي شنيك أكل صالك يعني همو روجه بمعدلي قشتي لو شو روجه بزوت روجه بكمتر بمعدلي قشتي نيو ساعات من لدز روشت به يعني لدوانزة ساعات نيو ساعات يعني لكامل ساڵەکەیە چەندێک 15 ڕۆژی کامیلمان لەدەست دەرچوو باش نیو ساعت کەی بای ئەوەیە ئەوەندەمان ڕێک حیسابی کرد دوایی یعنی 15 ڕۆژ لەدەست من دەرچوو باشە ئەم 15 ڕۆژە ئەگەر بێم بەس بخوێنمەوە چی دەرەچێت باشە بەس بنووسن چی دەرەچێت بۆیە بەس کاتە زیادەکان کۆنتڕۆڵ کردن خوا زۆر لطفمان لەگەڵاکە زۆر گرنگە لە مەسەلەی هەوڵدان بۆ علم بۆ زانست حسابی عمری خۆت کرد پشتێنی لێ مەکەرە پشتێن زۆر جار شەیطان زەفەرت پێ ئەهێنێ بە تەسویف ئەختەر فێڵی شەیطان کە لە کەسی موسڵمانێکە تەسویفە تەسویف چییە سەوفە هیچ پەلە نایە بۆ بەیانی ئەوە بۆ دوو بەیانی بۆ سێ بەیانی کورجا پەلەم چییە کوورەکە کە با کولێ تاواکەم جا شتێک حاڵی ئەبم بەخوا کولێش تاواکەی هەروایە عمر تاواکەی هەروە باشترین کەس ئەوەیە زوو فریای خۆی ئەکرێت کاتەکە کۆنتڕۆڵەکە ئەم شەو نوێژەکەم تۆزە پیر بووم باشە خۆڵ گەمە چل بەخوا تەرکی ناکە بەخوا بە بچووکی نەچەمای دوایی بە چلی ناچن ئەمڕۆ کورە بە هەموو ڕۆژە حیزبی قورئان بخوێنم نیو حیزب بخوێنم چارەکە حیزب بخوێنم یەک لاپەڕە بخوێنم نە بقەی ناکە دەست پێ ئەەکەم تۆ پەلەمەکە کاتێ ئەزانین لە کەناری قەبرە خۆتە بینیت بۆ چونکە عمرە ما يتسع له العمر زۆر گەورەیە يعني عمرەکەی خۆت چەندێکە يعني فریاد کرد ئەوەندە ئینسان محاولە ئەکات لە هەموو علومەکان لەوێ وەرەگرێت ئاگاتان لێبێ ولا تستغرق عمرك في فن واحد عمري خۆت لێک شتە سەرف نەکەی طلبا للاستقصاء تبقيت أخير بلاي هم عمر طاوك اللي يكشتا فإن العلم كثير كاكا علم زور والعمر قصير عمري زور كما تمن زور كما وهذه العلوم آلات يراد بها غيرها أقات النبي أم علومان زوري كان كأخيرين آلة ما بستك أما آلة ما بس بي نوسينا زورك لعلم كان آلة ما بس بي خواناسية أقال لي بي وكل شيء يطلب لغيره فلا ينبغي أن ينسى فيه المطلوب هرشتيك لبر خاطري غيري خوي بي نابي مطلوب لبير بچيتو أزانا قورتين قرفتي اما استل كل سنة لبير چونوي مطلوب يعني تصورك من بو سياستكم والسيادة خلقكم بو بيكم بو خوش گزراني خلق أولا بير چيتو بو خوش گزراني خلق لبيناوي چيا وسيلك اما هم ولا وسيلة مردوين من بۆچی ئەخۆم بۆی بژی الله جاری وا هەیە خواردن تووشی زەرەرتەکە لە ژیان تەخە کەچی هەر ئەخۆم من هۆکاری چییە مەسەلەن ئەم مناڵانە ئەوە نەخۆممان و ئەکەم بۆی پەرۆدەیانکە ئیژەکە ئەمەیە ئەمان پێ بگەن ئەمان دروست بن ئەمان کارکەن کەچی ئەوەندە خۆمان و کردو پەروەردەی ئەمان و لەبیر چۆت بۆیە هەمیشە مەطلوب زۆر گرنگە لە پێش چاومان بێ علماء فرمون اگر کەسێک خوا لطفی زۆر گەورەی بکە لەگەڵا بکە لە سەرزەوی مەطلوبی لەبیر ناچێتەوە ئەزانێ بۆچی هاتووەتە سەرزەوی بڕۆ ئەکەن زۆری نەمان بۆچیمان لەبیر چۆتەوە ئێم بۆچی هاتوێنتە سەرزەوی هەدەفمان چییە لە ژیانە هاتوین ئەممان لەبیر چۆتەوە بەشتی بچووکەوە خۆمان خەریکەکەین زۆر کات عمرمان ئەفرۆتێت تەواو ئەبین هێشتا فرێشتەکان نەکەوت بالضبط إنسان بو نحو صرف أخواني بو جوان عربي بخوانته معناي قرآن وسنة جوان تيبقى ألان كاكا أمكسب بحر العربي خو عربي طاو نابي دكتور خديجة الحديثية هي أفردي زور عالمة لنحو دكتوراكي لإنه أخواتي إنها هنا دكتوراكي إنه أخواتي إنها بس أولنا دوستكم بو جرامو الرجي هاو بو كلية أيوة أولا سكرسي كدانيش أيوة أوايكر أيوة ما دكتورة الشيخ خيرة طبعا زور عالمة كتابة كان يا أخوين توسر الصورة مني عشان أفرد يبقى قابلة والله خفت يا ما أخوم خديجة أمري لأنه أخواتي إنها تيناك بس لأنه أخواتي إنها
بۆیە عیلم تەبیعەتی ئەوە. ئێستا دیقەت بدەن ئەوە سەیری فلیمێکەکەم بزانم چی لێ هات بە دوایە ئەڕۆم تا بزانم چی بوو چی ڕوو ئەدا نەتیجە. واللهی علمیش ئەوە کە بە دوایە ئەڕۆی کە چێژە لێ وەرگرت طبعاً لەوێت چێژ وەرگرت کە چێژە لێ وەرگرت ئەو هات مە بیرمە فەلسەفەمان دەست پێ کرد بە خوێندن. طبعاً من لە کوردستانە خەڵەیەکمان هەیە لە منهەجە منطق زۆرە خوێنین فەلسەفە ناخوێن. منطق ئالەتێکە بۆ تێگەیشتن لە فەلسەفە. هەچی مەلای کۆنە یانی تۆ بیرکەنەوە هەمووی لە منطقە کوڵاو کەسی فەلسەفە غایەکەمان نەخوێندوو. منش منطقم زۆر خوێندبوو لە بەغا فەلسەفەمان خوێند. کە دەستمان کرد بە فەلسەفە طبعاً زۆر چێژم لێ وەرەگرت قەت شتی وام نەخوێندوو. غایەش بوو بەنسبەت ئەو هەموو علمێ لە منطقە خوێندبوومان کە ئەچووم زۆر سیر قوڵە بوومەوەتیایە. ڕۆژێکیان بە بیرمە لە مەسئلەیەکە قوڵ بوومە ئەو حاشیە مەخن ئەو حاشیە کاتێک بزانین بانگی بەیانیە تەسەووڕکەن هیچ هەستم بەو کاتە نەکرد. من دوای نوێژی عیشا دانیشتم ئاگام لێ نەبوو کاتێک بزانین بانگی بەیانی بوو ئەسێرم ئەی هاوار کوڕە هێشتا خۆم سێ چوار لاپەڕە خوێن تۆ بانگی بەیانیە باشە. لەبەرەوە منطق و فەلسەفە سێرکە ها چۆن ئەدباتە ناو بەخوا نەحوش ئاوە جاری وها بۆ ئاوا دەستم پێ کردوە کتێبێکی نەحوو. ئێستا تۆ مەسەڵەن کتێبێکی نەحوو بخوێنیتەوە دوو دەرەخوێنێت تاقەت نامێن. ئاوا خوێندوومەتەوە کاتێک یەک مجەلەدم تەواو کردو باشە بۆ چونکە چێژم لێ وەرگرت. هەموو علومەکان ئاوا وەرە تۆ چێژ وەرگرە لە قورئان بخوێنەرەوە باشە ئەبزان چ چێژێکی بزان ئەتوانی هەڵسی ئاگەر لە خۆت نییە بێزەوە ڕۆمانێک چۆن ئەخوێنیتەوە قاڵ ئەبیتەوە تیا چێژ وەرەگری وردەکاری علمیش ئاوایە. بۆیە عمر تەواو ئەبێ استقصا یەک ئالەت ناکرێت یەک علم ناکرێت یەک دانەیان ناکرێت فریا ناکرێت. بۆیە ئەبێ زۆر ئاگامان لێبێ فلا ينسى المطلوب. ئەوە زۆر گرنگە کە ئێمە مەطلوبەکەمان لەبیر نەچێت. مەطلوبی ئێمە لە خوێندنە علومەکانە چییە؟ تێگەیشتن لە کەلامی خوا تێگەیشتن لە کەلامی خوا لە کردداری خوا لە کەون کائینات ئیشەکەی ئەمە ئەمەیە مرۆڤایەتی کارەکەی ئەمەیە. باشە هەموو عمرم سەرف کرد لە چییە لە عەدەدی ڕەکعاتی شەو نوێژە اختلافی عولەمام هێنا چەند ڕکات ئەوێ بکەیت ئەبێ ئەوە نەبکەیت شەکن نەمکرد چی هەر بە ئەمە خۆم تەواو کردبێ ئەو هەمووی بوو بە ئالەت مەطلوبەکەم لە بیر چوو. تەسەوڕکەن کتێبێکێ باسی 1000 ساڵی نوێژی تەڕاویحەکە مێژووی 1000 ساڵ باشە گەشتۆتە 36 گەشتۆ 40 ئەوەنە گەشتە 50 ئەوەنە هاتۆتە خوارەوە کەشتۆ 12 ئەو هەموو اختلاف و ئارا و عولەما و ئارا و باشە و من ئەو کتێبم خوێندەوە تەواوم کرد. ئەگەر خۆم تەڕاوی هەڵ نەکرد چی سوودێکی مەطلوبەکە زۆر گرنگە لە حیاتە ئێمە قاڵ بینەوە لەگەڵ مەطلوبە والله ئەگەر قاڵ نەبینەوە لە مەطلوبە هیچ سوود وەرناگرین. ئێستا ئێوە وەرن بیراسەکەن ئەگەر ئێمە مەطلوبی ژیانمان لەبیر بچێتەوە ئێمە چ ئیسفادەیەک تۆ مەطلوبی ژیانە لەبیر چووەوە مصیبەتی ڕووی کرد تێکردی دنیا لێتەوە بەس ئەگەر مەطلوبی ژیان تێبگەی بۆچی ئەژیت زۆر طبیعی بەلا ئەی خۆی گیان ئەتەوێ تاقیم بکەیتەوە الحەمدولله یا ڕەب سوپاس دەکەم یا ڕەب. دۆستێکم چوو بۆ دەورە ئەسکەری ئەوانە دەورەکە خەتەریش بوو کورە کەرومەریان پێ خواردن لێ باشە ئەیوو کاکە ئەو لەناو ئەم دەورەیە ئەی زۆر ناڕەحەتە بوو بە هەموو ناڕەحەتیە پلەمان بەرزە بوو ئەی بۆیە زۆر طبیعی بەلامانە ئەوی ئەتیادیەوە بە ڕێژە پڕم ئەو شتێوە لە پەنامانە ئەتەقی و خۆمانەیە وازە و هەڵەساینەوە ئەوانە وەڵا خاڵێکمان بۆ نووسرا باشە کەیفمان پێ هەو ئەو تەقینەوە کە ڕوویاو اینجا دوان بریندارە بوونان پێ ئەمە لای بە تێ هەڵان باشە خۆ ئەکە خۆمیچی لە ناتۆ خاڵم بۆ نووسراوە باشە ئەی وەڵی وەکو چۆن ئەچتە ناو فلیمەکەی وە مالیات پێ دوای هەموو سەقەت دەچێت ئەی وایە لێ کردی ئەی بەڵام چێژمان لەو ناڕەحەتی وەرەگرت ئەو تەقیان لێکنی قڕ خۆ بایە بە عەرزە چێژمان لەو وەرەگرت. تەمان کە ئەو قسەکانی بۆ من ئەجێڕاوە من بیرم لەوە ئەکردەوە ئەم ڕەب العالەمینە ئەم عەبدەی خۆی تاقی ئەکاتەوە لەسەر زەوی تووشی نەخۆشیێکی ئەکە پلەی پێ بەرز کاتەوە بەس چونکە پلەکە نابینێ ئای ڕۆ مردم وەرن عالەم فریام بکەون باشە بڕواکە دوو جۆر پیرم بینیوە پیرێک ئەچی بۆ لای ئەڵێ حاڵە چۆنە سوپاس بۆ خۆ ئەمە باز ناکە کورە چوومە لای دکتۆر و نازانم چیوە بەس باسی خوات بووەکە پیری تریشم بینیوەتمە ئەرە حاڵە
بەخوا ئیتر کاکەگیان چوون بۆ تاران بۆ لای چاو و نازانم دکتۆرەکە وای وت و حەبەکان چی و هەموو ژیانی لە شتە وەسیلەکان ئاسەرف بووە مەطلوبی لەبیر چۆتەوە دوو کەس دەچن بۆ حەجیەنەوەیکیان ئەڵێ یارە دەم باسی حەج کورە بە قورئان بەلوعی لێ بوو کە ئاواتە کرد ئاواتە کرد نە ئەمە باشە بیری لێ بەلوعەکەیە کەسێکی تریشیان هەیەتەوە باسی چی خوا ناسی و دینداری وەک باشە ئەمیان مادە وەسیلەکانی بەس بیریوە جاڵە کابرای چوو یابان ئەڵێ وتی فڵانە شوێن لەکوێیە ئەڵێ وتیان ئەلێرەوە نیو سەعاتێک ڕێیە بەس بەی ئەم ئانە گەیشتبی زوو گەیشتی قسەی خوار جا چارێکی ڕێ نیو سەعات ڕێ ئەوە نەی بۆچی ئەڵێ هەر تۆزە لە کابرا تێپەڕی قەتعەیەکی بینی شتێکی زۆر جوانی ئەڵێ بڕێوە ساو سەیری کرد و خوێندیە و تێرەوە معناکەی چیە وتیان وەڵا ئەو ئاوایە فەنانێکی گەورەی وا نووسیوێتی و ئەڵێ تۆزێکی گوڵێکی بینی برا ڕۆگوڵی وا لە شاری ئەمە حەرنەوە دەی ئەڵێ بینایەکی بینی وتیان کاکە ئەگەر ئەتوانین چیتە ژوورەڵە چۆن ناو بیناکە بڕە سەیری کەشتی سێت ئەنتیکەی تیا بوو لای خۆی بە پەلەشتێ نووسی بە وڵاتەکەی خۆی کە ئەم شتانە ئەڵێ وتی ئەرە کاکە زۆرم ماوە کەم ماوە وتیان 24 سەعاتە تۆ بەڕێوەی نیوەی ڕێگاکە و بڕیوە باشە شتە بچووکەکان لە ڕێیە دواتەخە لەمە بەست وەڵڵاهی ئێمەش ئەوەن زۆر کەشتی بچکۆلە لە ژیان ئەو ئاخرەتە گەورە گەیشتن بە لیقای خوا بچکەڵەی لاواز وەڵڵاهی کەسی عاقڵ کە گوناهەکە دوای زۆر بەزەی بەخۆیەت بەزەی بە عاقڵی خۆشیێت بۆ چونکە ئەوێ بڕوە سێرە کەشتێکی بچکۆل لەم لا ڕێیە لایدا باشە ئەو شتە بەهی چەندێکە ئەو ئەفرەتە لەش فرۆشانەی کە مقابلاتەکردن ئەفرەتە لوبنانیەکان باسی کورد دەکەن ئەڵێن باشێ من نازانین کورد بۆچی زینا ئەکا ئەگری تێناگەین باشە بڕواکەن هەندێک لەوانەی کە زینا ئەکەن لە بەرامبەرەکان ئەدەن چکە وا هەست دەکەن ئەو بەرامبەریان تووشی گوناهی کردن ئەمەی تریشیان لە دوای زیناگە لەبەرەوەی چێژ وەرگر ئەگریە هەست بەو ئەکا ئینسانێتی خۆم چەند بچوو کردەوە لە پێناو گوناهێک ئێمەش ئەو هەیە والله جاری وایە نوێژی ئەەکەی فڵان کەس چاوی لە باوە تەبیرەکەیت باشە فڵان کەس تۆ توانێت چی باشە هەناسە بەدەست تۆیە ئاو بەدەست تۆیە نان بەدەست تۆ چی دیان ئەو خوا عەزیمە ڕوون لەو وەرچەرخان سەیری ئەوم کرد بەزەی و بە حاڵی خۆت هەیەتەوە بۆیە مەطلوب زۆر گرنگە ئینسانی موسڵمان دائیمە ئاگای لە مەطلوبەکەی بێ فەلا یونسا المەطلوب فەصلێکی نوێ باسي مناظرة من بوأكا أفرمي بزعنا أن المناظرة الموضوعة لقصد المغالبة والمباهات منبع الأخلاق المذمومة هرشي مناظرة دانرا ومناظرة يعني نظير دوكز لبران بريكا قسأكا باشا بو يكي كان ظالبة بسري أبي تريانا والمباهات خوي أو بزاني الله هرشي أخلاقي مذموم وخلاف أعلى وسرشاوات باشە چکە لێرە مرۆڤەکانەوەکو دڕندەیەک پێشچاویەکتر دیبەیت و دیالۆگمان هەیە دیبەیت و دیالۆگ ئەم دوو کەلیمەیە لەوە ئەچێت زۆر معناکەیان فەرقی نەبێ بەڵام ئێستا لە مستەڵاحی ئەمڕۆیە بۆچی بەکاری دیالۆگ بۆ تێگەیشتن لە مەسئلەیەک دوو کەس بەرامبەر بە یەک دائنیشن دیبەیت بۆ چییە هەر کەسێ بەرامبەر بەوی تریان دانیشت ئەبێ ئەوی تر بشکێن هەرچی نقاتی زۆفی ئەوی ترە بیزان ئەبێ پرسیاری لێ بکە ئەحراجی کە پێتە دیبێت ئاماژتیایە چییە باشە شکاندی نەفەرەکانە و گاڵتەکردنە بە ئینسانیەت حەزەکەم بزانم قەت مرۆڤ نابێت دیبێت کە ئەبێ بێت گفتوگۆیەکی زانستیانە مناظەرەیەکی شەرعی بکە خۆ ئێمە علمی مناظەرەمان هەیە علمی بەحث و مناظەرەمان هەیە یعنی وەکو علومێکی شەرعی کە پێویستە کەسی موسڵمان بزانێ يعني يشك لآدابكاني بحث ومناظرة إسلامي أويا أجر حق لبران بركتها بني يكسر اعترافك أويا كبكل معنى عقل تحكمك باش بس أمره آية لدي بيت ديالوجي أمره يا هيج عقلك تحكمك قد تصورك حموك استي خوي الله خوش ويستي خوي باسك حسابه أبي ترناك يشك لحظة زور سياسي كشندكاني إيما لكاري إصلاحي مانا أو بو هميشا بكس خرابكان نالين تشاك بن ألين لاتشن إيمي نشوانتان إيما تشاكي أما أزان
ئسلوبێکی ئیسلامی لێ لە مناظەڕەیە. ئسلوبی ئیسلامی چۆنە؟ تۆ چاک بە من شوێن دەکەوت لە شوێنی خۆت من، ینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نامەی نووسی بۆ مەلیکی ڕۆم، باشە، إلى هرقل ملك الروم أسلم وتضع عن ملكك وأوى وتي تو مسلمان وأبي الله تي لسر أو حكمه الرا لا توبك الله أسلم تسلم يؤتك الله أجرك مرتين دوجار بويا عملية سياسية لعالم إسلامية كمحمد غزالي باسي أكاد بوها والكشندات يبري هاد مناظري كرت هاد مغالبي كرت نهاد إصلاحك حقيقي بك بويا 50 ساڵی زیاتری کاری سیاسی ئیسلامی لە چوارچێوەیەکی زۆر بچووکە خولایەوە، چونکە هەر ویستی بگاتە سەرەوە نەگەیشت. عەلەیکم سەلام. نەک ویست بێتی سەرەوە باشکە، ویستی بگاتە سەرەوە نەگەیشت، هەر هەوڵی دا و هێنانەوە خوارەوە. ئەگەر هەوڵی چاکسازی بدایە ئێستا ئەگەیشتێکی چ قۆناغێکە. بۆیە ئیمامی ڕەبانی لە زمانی خۆیە فەرمێ کە هات وردە هاتە سەر حکم. ئیمامی ڕەبانی طبعا بە ئەو باپیری هەموو شێخ بوو، ئەویش هەر شێخێک بووە، ئەو کوڕێکی گەنج بوو، هەر لە گەنجیە باوکی وەفاتی کرد ئەو هاتە شوێ. نازانم وەڵا کتێبێک هەیە بە کوردی باسی ئیمامی ڕەبانی و شێخی گەیلانی و ئیمامی ڕەبانی شێخی گەیلانی لەگەڵ نازانم سیانە وەختی خۆی لە هەشتاکانە زۆر متەداوڵە هەشتاکانە خوێندەوە توێسە بۆ بەس باشە. ئەڵێ کە هات سبحان الله ئەڵێ چی کرد ئەم پیاوە؟ ئەڵێ طبعا استغراقی ئەکرد لە نوێژە، ئەڵێ یەکێ لە صفاتەکانیەوە کە نوێژی ئەکرد ئاگای لە دەور و بەر هیچ نەئەما. ئەڵێ وردە ئەتباعی زیادیان کرد، ئەڵێ ئەم کەنجە ناوبانگی لە هیندستان و پاکستان و ئەوان هەمووی دەرکرد. ئەڵێ حکومەت لێی ترسە ما بکەینە سجن، ئەڵێ خستنە سجنی قەلعە 40,000 سجنی تێ بوو. ئەڵێ ئەم پیاوە چووە سجن، ئەڵێ هەمووی چەقۆ کێش و پیاو کوژ، ئەڵێ ئەو چووە ناو نوێژی خۆی، ئەڵێ ڕۆژێ نوێژ دوان نوێژ، ئەڵێ جەماعەت ئەخەوتن هەڵەسانەوە ئەی بۆ خاتی خۆم کابرای ئیستراحەتێکی نییە. ئەڵێ دوای هەر خۆیان جەماعەتی سجن پیاوەت ئەو بۆ قسەیەکمان بۆ ناکەی، ئەڵێ هەموو ڕۆژە چەند کەلیمەیەکی کەمی پێ ئەوتن، ئەڵێ بەڵام چەند کەلیمە کەمەکە وەکو دارکاری وا بوو، جەرگی هەموویان دارکاریەکە. ئەڵێ دەستێ کردەوە بە نوێژ، ئەڵێ وای لێ هات خەڵکی ناو سجنەکە هەموو نوێژیان، ئەڵێ سبحان الله هەموویان پەروەردە بوون وەکو خەلیفەیان لێ هات لە ڕوتبەی تەسەوف هاتەوە موریدمانەیە خەلیفەمان. ئەڵێ جەماعەتی دەستە دایرەی دەوڵەت وتیان ئەربا بەمان هەموویان لە چەخۆکوژی پیاو کوشتن و نازانم دزی ئەمانە وازیان لەمە ئەستخەری دیندارێ بەرچیان لێ بکە هەر نانەخۆت لە سجنان دەربیان کەنە دەرەوە با بڕۆن. ئەڵێ کە کردیان دەرەوە هیندستان و پاکستان و میحۆرە بڵاو بوونەوە لە هەموو شوێنەکە داوایان بۆ شێخی ڕەبانی کرد. ئەڵێ وای لێ هات خەریب و هەموو جنگەکانی دەسەڵات داگیرکە هەموو بە موریدی ئەم پیاوە. ئەڵێ پاشەر زۆر ئەترسا وتی حەلم نییە ئەبێ بێکوژم. ئەڵێ وتیان قوربان نەکەی هەموو دنیا هەڵەسێ چی بکەم؟ ئەڵێ چەند کەسێکی عاقلی کۆ کردەوە وتیان قوربان سجنی کە لای خۆت. ئەڵێ مدەتێ سجنی کرد لە سجنێکی ترە بەس گەورە وەزیر و شتی وا چون سەردانی سجنیان کرد ئەوان ژوور دەرە بوون بە موریدی وتی بۆ خۆی ئەمە زۆر خەتەرە خۆم سجنێکم. ئەڵێ باخێکی سێوی هەبوو، ئەڵێ خۆی لەو باخی سێوا سجنی کرد. ئەڵێ کە سجنی کرد هەموو جارێک متابعی ئەکرد تەنها ماڵ و مناڵەکەی خۆی بۆیان هەبوو خواردنی بۆ بەرن. ئەڵێ سەیری کرد ماڵ و مناڵشی لە دەست هەموویان بە تەبیعیەوە تا ئیمانیان هێنا و خەریکی دینداری و خواناسین و ئەڵێ لەو لاوە سەیری ئەکرد وڵاتەکەی زۆر باش ئارام بووە، کەس تەعەدا لە کەس ناکە، وڵاتێکی زۆر ئارام و هێمن. لەم لاشۆ سەیرەکردی بەخۆ ئەم گەنجە سەرمەخۆ. ئەڵێ وتی کاکە ماڵ و مناڵش ناوێ بڕۆن خۆم متابعی ئەکەم بزانم ئەمە چیان پێ ئەڵێ بزانم چی بەرامە. ئەڵێ هەموو ڕۆژێ خواردنەکانی بۆ ئەبرد دای ئەمە لە دوورەوە متابعی کرد ڕۆژێ دوان سیان چوار بێزار بوو. پاشە ئەو لە نوێش تاوا نەبوو کە تا بەحاڵ شتێکی بخۆرە دەستی پێ کردەوە. ئەوتی وەڵای من نهێنیەکەیم عالەمە لەسەر دەستیەوە با بچم بزانم. ئەڵێ قسەی لەگەڵا کرد وتی ئەگەر من بوومە موریدی تۆ ئەبیتە پاشا. نەوەڵا وتی یانی چۆن نەبیتە پاشا؟ وتی وەڵام پاشایەتیم بۆ چییە؟ پاشایەتیم هەر ناوێ بەس تۆ بە پیاوێکی عادێ زوڵم لە کەس مەکە خوا بناساوە. وتی باشە من جەوێ بم بە مورید. وتی مەرجم هەیە
مەرجەکەمەوەی نابێ واز لە پاشایەتی بێنی چکە ئەم وڵاتە بە پیاوی عاقڵی وەکو تۆ ئەچێ بڕێوە هەڵە زۆری پێ خۆش بوو وتیەوە باش تاوخەم کرد واز لە پاشایەتی نایەنێ ئەڵێ مدەتی کەمی پێچوو هەموو ڕۆژێ چوو بۆ لای شێخی ڕەبانی ئیمام بەس داوا دێکەم عەفوم کە بە واز لە سوڵتە ئەمە ڕزگارم بێ ئەم عاتیقە لەسەر شانم نەبێت لە بەردەم خوایە ئەڵێ وتی پەیمانت داوە ئەم وڵاتە بە تۆ ئەچێ بڕێ باشە نەبوونی تەماع لە بەرامبەرەکە ئازان چەند گرنگە دۆزینەوەی مەطلوب من بۆچی تۆ لادەم بۆی دنیا باش بێ ئەگەر تۆ باش بوویت و دنیا باش بوویتەوە غایەکە هاتە دی لە هەموو شتێکە یعنی حتا لە سبحان الله لە پەروەردەی مناڵە مەطلوب دائیمە لە بیرەچێت یعنی مەطلوب چیە لە پەروەردەی ئەم مناڵە ئەم جاری وایە باوکی گێت ماوەسا بەخۆ کوڕەکەم ئاوە زۆر تەبیعیە ئێوە مناڵە قەیچێکە بە ئاوە بکە قەیچێکە بە خراپە بکە ئیش خواوای دەرەنا وەڵات تۆ باش بێ کوڕەکەشە باش بێ مەرجنی دیارە خوا ئیشێکی بە تۆ هەیە لەم کارە دەبڕە سەبری لەگەڵا گەر ئارام بە لەگەڵیا هەیە من بە هەنگاوی گەورە بنێ لەگەڵیا باشە بێ باشیش نەبوو تۆ لای خوا خۆ گوناهبارنی تۆ ئیشەکەی خۆتە جێبەجێ کردەوە بۆیە دائیمە مەطلوب بوون لە پێشچاو زۆر گرنگ هەمووشە غایی ماڵەکە ئەگەر ڕەزامەندی خوا بێ بڕواکەن مناڵە بچووکەکانیش کە کارێکەکەن مەسەلەن خزمەتی میوانێک ئەەکەن حرمەتی کەسێگر نیەتە ماڵەکە هەستەکەن خوا لە خۆیان ڕازیەکەن بەس ئەگەر مەطلوبەکە لەبیر چوو بێتەوە شۆ هەر میوان هاتەوە باشە حەل لە ڕێوە بۆ چونکە مەطلوب لێون بووە ئای برا ڕۆ سیارە دەعامی کرد نازانم چی بەس ئەگەر مەطلوبت زانی ئیمتیحانم ئەەکەی خوای گیان ڕەتبەم بەرزەکەیتەوە ئەرە وەڵڵا پلەی هیچترم بۆ نووسرا کابرای عەسکەر ئەی خۆی سوپاس بۆ تۆ بۆی ئەبینی ئەیوب عەلەیه السەلام ئەو هەموو موسیبەتەیە بەسەریا تەراکمی مەسائب گلەی کرد لەخوا هەچ کەسە چوو بۆ لای خۆڕ کراوە بەسەرما داوا و بانگەوازی ئەکرد ئیمامی عومەر باشە خەریکە شەهیدە بێ گەنجێک یەکسەر ئامۆژگاریەکە باشە لەولاترەوە هاواری چیەکە کورن نەکەن لە خۆتان هەر کەسان گر بڵێن وەڵا دەستی لە عومەرە هەبوو بێکوژن یەک کەس لە منی داوە نەیکەن بە دوو یەک کەس منی کوشتو ئەگەر کوشتیشتانەوە ئەو کەسە ئەگەر خۆم مام احتیمالە عەفوی کەم احتیمالە ئەگەر مردیشم ئەمە دنیای قیساس کەوتە سەری یەک کەس زیاتر نەکوژن لەو کاتە بیری لای چه بیری لای مەطلوبەکەیە باشە لە ئەسبابە ون نەبووە ئەی ئێمە کاک ئەحمەد موفتیزادە قسەیەکی جوانی ئەڵێ ئەگەر ئەڵێ ئەو چکە ئێمە لە مەفهومی عەدالەت نەگەیشتوین ئەڵێ ئەگەر کەسێت فێ لە من بکە ئەڵێ حکومەکەی چیە لە شەرعە ئەخیرەکەی وە منیش تفێکی لێ بکەمەوە ئەخیرەکەی تەخۆ لەوە زیاتر نییە تفێ کرد و ئەتی هەڵن دەی فەلاقەی کرد باشە کەبرا مستحقیتی هەڵان نەبوو مستحقی ئەو پەڕەکەی جوێنێکی پێدا مستحقی جوێنێ بوو باشە عەدالەتەکە چۆن بەرپا ئەکرێت عەفوش باشترە ئەڵێ بەڵام تۆ ئێستا ئێوەڵێ ئەوە کەستا قبوڵەکە نیشە بێ لێرە جوێن بە من بە ئەڵێ وەڵا قوربان هەر ئەیکوژی باشە ئەڵێ دەی حکومەکەی چییە لە شەرع ئەڵێ چکە ئێمە لە عەدالەت نەگەیشتوین ئەم کەسە هەر ئەوەندە جوێنی ئەو ئەخیرەکەی دەکا کە وەرە تۆ جوێنێکی پێ بەرەوە لە کۆڵما بەرەوەتەوە دۆستێک لە مەقاڵەیەک مابوو بوو ئەوانە ئەیوو کاکێکیان ئاوایان نووسیوە وتم دەی برا تۆش بنووسە مەلعەبدایم ئاوە چی یانی وتم بۆ تێرە نییە ئەوایان نەنووسیوە ئێ تۆش وا بنووسەرەوە لە جاریدە شەڕەکە تەواو و کۆتایی پێیان حەل بوو بۆیە ئێمە دائیمە ئەگەر مەطلوبەکە لە یادمان بێ خۆی گەورە زۆر لطفمان لەگەڵاکە ئێتە تەمان خۆ ئینسانیش هەموو جاریان مەطلوبەی لە یاد نییە لا ئەدا گوناهبارە بێ بەڵام عاقبەتەکەی ئینشاءالله ئەگەڕێتەوە جا علمی مناظەرەش ئەمڕۆ والله علمێکە مەطلوب تێەوە بۆی ئەبێ زۆر ئاگاتان لێبێ هەرچی ئەخلاقی خراپە لە مناظەرەوە دەست پێ ئەکە ولا يسلم صاحبها من كبر لاحتقار المقصرين عنه قد صاحبي أو كسيك مناظرة لكبر رزقاري نابي خوي بقورة أزانكاتي كبران بركاني أشكين وعجب بنفسه لارتفاعه على كثير من نظرائه وتوشي عجب بنفسي خوي أبي شو كزورق لها حاوينكاني أم بسريانا ظالبو ولا يسلم من الرياء خو قتش سالمنا بالرياء هميشه توشي الرياء بازي أبي لأن مقصود المناظر اليوم علم الناس بغلبته ما بس لمناظر شيء يعني
أمره بس زماني طبعا خويك الله ما بزل كسي مناظر أو إيك غلبك بسر خلق همو بزان كفلان كز أو برديو وإطلاق ألسنتهم بشكره ومدحه وأويك خلقي بزمانيا باسي سباسي أمكن باسي مدحي أمكن وسوسا بخوة بيا شاكا فهو يضيع عمره في العلوم التي تعين على المناظرة مما لا ينفع في الآخرة كاكا حموج يعني خوي سرفك الأشياء لويك فيري مناظرة بأوزان سانك لمناظرة سودي لورقري مما لا ينفع في الآخرة هيج إسفادة إنيا كحسن اللفظ وحفظ النوادر شتي نايب نايبي سير لبركة زماني خوي باراوكا تنها لبينا الزالبة بسر خلق شو سوديكي أبي كلا آخرة سوديكي لورنقري وقد روي في الحديث عن النبي صلى الله عليه وسلم أنه قال أشد الناس عذابا يوم القيامة عالم لم ينفعه علمه نار حترين كسيق لروج قيامتك آزار أدري وآزار أتشيجي كي زانايك كسودي لزانستك ورنقرت شن دخلنا باش خرابترين كسيك باشا كعذاب أدري لروج قيامتها زور بس سختي زانا كان كسوديان لشي لعلم كان ورنقرت كابول لقل فيربوني زانستو داوا كرني دين بو فيربوني زانستو تاكوتاي زور أقام لو بك أجري خطرياتك زور جورش هي لسريم برواكن هند جار لا دات أخوه بينيو أرمشي بي إم اللي بابت بي إم حل هذا حيترقو هذا يصد أروشي اللي شيء اللي بنسويته كيا نابي برواكن هند جار من خوم بخوم أواية بيشجع أو خوم يسابين جو مزر مثلا والله بيرك مهندجار هل لا داش ركن بس بي إم من أخومان باشا وأزهن بوابين بي إم نابيت مهما كان لباسد أو دوستك هي خلقي تصوفي زوزو خوشة وخوشي بيش حقا ديندارة طبعا وقتي خوي صاحب السجادة هو رتبية قال تصوفه باشا هميشه برمالي أو كسر آخره طبعا جاري كان شو ما خزمتي بيأكي زور صالحة برمالي راخراب وأمانة وتي ورسر أم برمالة دانش لتصوفي شهية الله هشكر لسر صاحب السجادة إذنية لسر السجادة كي أو دانشي رتبة برزبته أو هاي مش بس يا ولاده ينوم بوكر BMW وتم والله يشتك أرسكن هرچی سجاده امروی من بلادای جاران سری اکم و بی ایمکی لسر نسرة اگرنا لحقیقتها و تصور ناکم اما او بین كصاحبی سجاده بین وتم اما همومان پیکوا چه من چه تو چه کسی کتر پیسمان بوا نیه که لباسی اوان لبرکین پیسمان اوان دلی اوان لبرکین ورن با پیکوا شتی کتر کن لبري أوي تو السجادة راخيت ولا سريبي ومن بين مسر سجادة من ورا باسي خومانك أول ما باسي خلك يوم مردوين ورا داني شيء زين إما كين أي ضلي إما كامية أي أخواناسي إما كامية أي إما تشني الأخوة ونزيكين زور لم لا أنا من باسكر طبعا خوشترين جلسة كبيني بيتم أو جلسة ولا خدمة أو بيغو صالحة بيغي زوزو الدين دارو صالحة بلام زور تشي جملي ورقة هاتين بس باسي خومان ما كرت ألم كومالقايا إما كين إما تشين إما تشكارين إما آية لتش دائرية كأسورينو يعني أسير تصور كان لو أتش لدورو تقولي والله ما أصلا مثلا الحمد لله ودرسي كيلي ودرسي بوخوا أنا هيك سوديني وآخرت أو ضليخو أو ربطيخو لك الخوا سودي يعني استورى عالمي زور عالم له معلومة كان نيشكا الرياية بي أقايل خلق بي باشا أكو كابري بون باسكي بالرجوشم باشا أكو كابري بالرجوشم أوابي بياويكي بيري داماوي نخي نوار نيشكا وربطي لقل خواه زور بتوبي خواه كامي باش لا خواه كامي ورجيرا نيشكا ورجيرا وإخلاصي تامي ورجيرا يتر علم شي بويا زور قرنقا لما سلي زانستا زور آقاما لسيئاتي زانزي
علەمای سوء علەمای ئاخرەت ئەگەر دیقەتاندا بێ کۆتایی ئەم باسە فەرمایشتێکی هێنا باسی زانا خراپەکانی کرد. اینجا دوای فەسڵێکی نوێ باسی چیمە بووە کە ئادابی معلم ئەو کەسێک کە مامۆستایە چۆن خەڵک فێرەکە، متعلم ئەو کەسێک کە فێرە بێت چۆنە ئافاتەکانی عیلم، دەردەکوشندەکانی عیلم. اینجا زانستی باشە یان علەمای سوء علەمای خراپ کامانن، علەمای ئاخرەت کامانن. أفرمي أما المتعلم فينبغي له تقديم طهارة النفس عن رذائل الأخلاق ومذموم الصفات. يكمن شد أو كسيك أيوة فير به سرتا أبي لتشيو دس بيبكا أو استئم هم برياد أدين بيكا وقرر من دو فير بي شون فير بي لتشيو دس بيبكا يكم شد أبي تطهير نفسك طلمان صاح كينوا أخلاق خراب كان صفات بيسا كان تيا نهيلين چونك علم خوي بخوي عبادتي دلا هو كاتي نوجه نوجه جێبەجێ ماوەسە با دەستنوێژەکەم بگرم یەکسەر پەلامەر بۆ دەستنوێژ و تەهارەتە دێنی. علم عیبادەتە، پێویستی بە تەهارەت هەیە، پێویستی بە دەستنوێژ هەیە، بەڵام دەستنوێژێک بۆچی بۆ پاکردنەوەی دڵ. وينبغي له قطع العلائق الشاغلة أو شتاني كوا مشغولي أكن أبي وازيان لبين. فإن العادة متى توزعت قصرت عن إدراك الحقائق. باش همو مروفك كدس أكا بشتك أجر شتكاني زور بو باشا توشي تقصير أبي ناقة حقيقة. جارك باسي ابن سينا معلومات قديمة وجديدة ومثلا بو إيه وبو كريا بو مجموعة كثير زور كسبيان وابو كمعلومات جديد معلومات قديم لم يشتي إنسان أسرته أو تصل بي تقريبا كوتاي شخصتكاني شر أم فكرة متداول ولا أستي اليو أنا ابن سينا دمس هلا فرميتي قد معلوماتي جديد قديم ناشوته تشتتي أفكار شتي زور بيتشي زور دەست بردن بۆ شتی زۆر وات لێ ئەکاشت لە بیر بێتەوە ئەگەنا قەت شتی تازە شتی کۆت لە بیر نەبێت. باش ئەفەرمێ کاتێک کە تۆ دەستی کرد بە عیلم چی بکە هەموو ئەو عیلاقەتانەی کە مەشغوڵت ئەکەن لیان گەڕێ چونکە طەبیعیە ئینسان هەر کاتێک باشە فکری مێشتی ذهنی تەوزیع بوو بەسەر چەندین لایە ناتوانێت ئیدراکی حەقیقەت بکە شوەری ناگری. ئەمە کتێبێ بخوێنمەوە باشە لەو کاتە جاربا سەیری فێسبووکە ئەەکەم تەلەفۆنیشم بۆیە لێرەوە قسە ئەەکەم باشە بێنە بەنەرسەی تەلەفۆنەکەم ئاگای لە خۆیان بێ ئەمە شتیش بخوێنمەوە فعلا خوێنمەوە ئەم دیێڕەم خوێندەوە ئەچمە لای دەرەکە ئەوە باشە چۆ چی خوێندەوە ئەزانم ئەشکرێکی تیا بوو یەک کەلیمە بیرماوە لە هەر هەموو کە خوێندوێتی بۆ چونکە ئەو تشتتی ئەفکارە زر ئەدە بۆ لە ئیسلامە جلی سپی زۆر مەطلوبە لە جومعە بۆ تەسەور ئەکەنێکی لە هۆکارەکانەوەیە ئەم کەسە مەشغوڵ نەبێت جوان کوێ بکرێ حتا ئەو فەرشەی مزگەوت سادەتر بێ تۆ جوانتر تێکی بەبێ ئیدراکی خۆت. من ئێستا ئەمەیە سەیری ئەو گوڵۆ بکەم ئێوە هەمووتان ئەبینم لە کولێم جا بە تەلەفۆنەکان ئەڵێم وا مەزان ماوەسە ئاگای لێ نەبێ ئەو کاتێک کە ئاوای کردو ئێوە هەموو ئەبینێ طەبیعی. بەڵام لە یاسای دەرستنەوە هەیە جاری وهەیە کەسێک بە مۆبایلەوە خۆی مەشغوڵەکە یان خەوی لێ کرد ئەڵێ لێ گەڕێ بە تازە ئەم دەرسی هەر فۆتە بە دەرسی دوای ئەو بێتەوە بە هۆش خۆیە باشە خەبەری ناکەیتەوە باشە یا ئەو کەسە سێرەی قسە ئەکات جوڵەکەڵی لێ گەڕێ بە قسەکە تەواو کاگەنە تا ئەخیردا لە دڵیان مێنێتەوە ئاگای لە دەرز نامێنێ نامە بیکە نەجاتی بێ باشە لەبەر ماوەسا ئاگای لێ باشە چۆن ئاگای لێ ئاوا سەیرەکە تەشەتوتی ئەفکار و ئەوە بۆیە زۆر کات ئێمە لە نوێژمانە ئێستا چێژ وەرناگرین بوو تەسەور کە ئەو کاتێک کە ئەڵێم ئەڵڵاهو ئەکبەر یەک دنیا ئیشم هەیە باشە هەر هەمووی ئەو هێرشیان بۆ هێناوە
باش لەم کاتە من ئاگام چی لە نوێژ دۆستێکم ڕۆژێک تەلەفۆنێکی ئاو خست بە ئێرێ ئاوە پسکی تێبم دەسێتی سابێکی دەسێ ڕاشەکە باشە وتم حاجی فڵان ئەوانە ئاگەی لە من هەر نەبوو بۆی دەرچوو ئەوانە دوای بینی وتم ماڵە ئەوە بێ تۆ یەکی دەبێتە شتەکارت دارێکەکەتە تەلەفۆنەکەکەت وەخۆ باسە زۆر پەلە بوو ئەوانە گوێشم لە دەنگێ و یەک دووجار بای کرد وەز نەمزانی جەناب باشە تۆرە لەم چەهار تەڕاکمی ئەم هەموو ئیشە پێ ناکرێت بۆیە پێویستە تالیبی عیلم سەرەتای هەموو شتێک دڵی خۆی صاف کاتەوە واز لە شتەکانی تری بێنێ لە پێناوی زانستە اینجا ئەتوانێت پێ بگە وقد كان السلف يؤثرون العلم على كل شيء سلف رضا رحمتي خوان ليبي علميا أخذت بيش هموشتي فروي عن الإمام أحمد رحمه الله أنه لم يتزوج إلا بعد 40 دبرنت على الإمام أحمد رضا رحمتي خوان ليبي إيثارك خريك علم ولا دوات شل صار جنيا دي تاتشل جنيا دبرنت إيوازن علماء عزاب أو عالماني كهرب عزبي ما نوجني أن هنا تشنك زان چەند زۆرن ابن تيمية إمام النووي باشا سيد قطب نورسي زۆر لە مێژووە کە ئەوەندە مەشغوڵی زانست بوون ژنیشیان نەهێنا باشە هەر خەریکی دراسات و خوێندن و وەرە و بڕۆ بە زانایەکیان وتە ئەرە باشەوە تۆ شێت نابی هەموو ڕۆژێک کتێب وتی کێ شێتە بێ لە خزمەت قال الله وقال رسوله صلى الله عليه وسلم شون شيء تشيج ورقد بويا كان السلف يؤثرون العلم على كل شيء حموشتك أوين أخستبيش وأهديت إلى أبي بكر الأنباري جارية كراب دياري جاريه بيشكش كرا فلما دخلت عليه تفكر في استخراج مسألة فعزبت عنه أفرد كان كبوي هنا وأفرد كان هات لاي ئەم مێشکی مەشغوڵ و مەسەلەیەکەوە ئاگای لە ئەفدەکەن نەما دوایی فەرمووی ئەخرجوها إلى النخاس باشە بیبن بۆ لای نەخاس ئەفەرمێ لە خوارەوە بياع الدواب والرقيق ئەو کەسەی کە ئاژەڵ بفرۆشی هەر پێوتێکی نەخاس چۆوار لە کوردیە ئەو کەسەی کە ڕەقیق و عەبدەکان ئەفرۆشی هەر لە عەرەبیە پێوتێ نەخاس وتی بیبن بۆ لای ئەو بیفرۆشن أفرد كروتي باش هيك كنا هيك مكرده بوتي بنفروشن فقال لا إلا أن قلبي اشتغل بك إلا أنا بدي الله كم مشغول ببتوه وما قدر مثلك أن يمنعني علمي هاونيت أبيت شي بك مرة قري لا علم بوي بريالي دا بفروشتني طبعا أقر خواه لطفي كرت روجك بدريجي باسي عبد جاريته أحكام كان الإسلام أكين شتێکم بەدەستەوەی ئەگەر خوا لطفی لەگەڵا کردم لە کۆمەڵی کۆڕە باسی کۆمەڵی مەفهومی هەڵە ئەەکەم لە مەسەلەی عەبد و جاریە و زۆر شتی ترە کە لە فکری ئێمە دروستیان کردووە دروست بەنمونێسە تند و تیژی دژی ژنە دای لە مێشمانە لێکەداتەوە خراپترین وڵات لە عالەمی ئیسلامیە بەرامبەر بە ئەفرەتەن سعودیە ئەزان ئەم ساڵ تند و تیژیتیای لە سەتا پوینت لسطها يكو بوينت هجدبو بينما لفرنسا أمصال لصا هشتاو بينجبو باشا بزان جيوازيك چند زور دي هم رجع تندو تيجي برامة برجنا تنجي كاكبسن بخوتاني بالله نوي وقتان شو سرين هل ما نقرنا بس كيف شيك مثلا ديان مسائل تريوا عبد جارية يعني تصور كان يكيد لوش تاني زور زقر بيو جارية شون أبي جارية باشا هو بكري إيه باشا أي شون كافي كان جاري عن بردور تقول هل بقول زينة أبوه أو أبوه باشا يجي جاري بير بو كسباسية كا استباسي ميرات ناكري زوزو أيان بني وشون معنا ميراتي أفرتان هزوزو بيمان نالن باشا أفرت شون لأوروبا ميرات ورقت لو تصورك شون وريد دايك شون ورقت باشا ما في دايك وباوك شنك لميرات خوشک و برا چنێک باشە ئامۆزە باشە پورزە با بڕێن کچە زە باش ئەمانە چۆن وەرئەگرن
لقانوني ميراثي أوروبيا برواكن سيركن أوندي ظلم تيانا بيتو بلام شيا شاو لي أخو أفرم اللي ذكري مثل حظ الأنثيين للديان مسائل فرائضها هي جن ورق بيا وهر ورناقد بنمون هموما باوكي دايك ودايكي دايك مان هي واني باوكي دايك حج ورناقد لميراث دايكي دايك بشكي هي ورق حج حسابه بياي دامانك باشا يعني تو حسابك أجابوا مفهوم قرية ما بيبي هم رش إما بينه وكبيا رحنا بقولي من أربو وش ما ندري على بيرات برواب كان مسألة جارية عين نيكك لوشتاني كزور ذو ظلم عليك بويا هميشه بحساباتي زور أوا يعني وما تصور كدوا هركب جارية كريو بو وزينة لقلابك لك زينة جبنا إلى زينة بو يوجد بلا قليا باش يوازيك الشرعي بلو نكراوته كاكا حاجي مروفاتي بمروفكاني تر يعني تو حسابك استا حاليا لسليمانية حوالي 4000 مال عبدو جاريان كسي كتير هي خزمتكار يعني واش بيستاتي مروفاتي أنا كمروفي كتير خزمتيك إنجاح عبدو جاري أحكام كاني زور قوري يعني لفقه إسلامي سبحان الله كإخوانيته جلي تو تشون بجلي أو تشون ناني تو تشون بناني أواب تو اللي كيو أجي ولا وشو ناوجي والله سيستم بو من الله كان مكري والله سيستم بو من الله يجي بكر كورم الشر بحقي إخوان لهم زمان كز عبد الجاري ببخي ونعكر باش إنجا لغير أما أفرمت تكليفيا ليه ما كان في غمري صلى الله عليه وسلم إلا بأندازي وأنا بك خوتان أتوان كارك خود سنة كنت في أكري أو أندش كاربوك جنكي تو سنة ميوان بريكا بنجا دا يشير بنجا بريك باشا والله أبي أو بيانصا بريكا دينايك إنجا غيري أما عبدك هي بيسي بجنة واجب لسر جني وبين والله عبد بنا باشتر أيوة دي أكا بيسي بدو جن بوسيبك بيسي دو جني وبين باشا تخوة أما خربة سريني باشا عبد بي باشتر إيه إنجا طبعا أحكامي عبد الجاري زور تفصيلة إن شاء الله روجك خواه لطفي كير بالتفصيل ياساكاني قرنك هي ياساكاني كبرا وزان جاري كينا يكسر بوي هي جيد بيلا قال وانية تو صدان جاريتي أصلا جني خلقك عبدك وجاريك هر دكان خزمتي مالك جنو ميردي أكتر هر مربوط نين بتو تو بخير أنا كده أنا خزمتي أكتر هزاران دراسة سير هي لسه مساء عبد الجارية كبلا ما بس نشيبو وشي جاريك هاتا بيشا جورة أكري جورة قصدي كان تنها لنا سيك سير أكري لأنا كان يتنهمي فراموشك أفرمي وعلى المتعلم أن يلقي زمام أمره إلى المعلم إلقاء المريض زمام أمره إلى الطبيب فيتواضع له ويبالغ في خدمته متعلم أو شيء درس طوابيك يا برا حفظ إداهات ولا خزمة نابين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم خوي قول لي ما بقول